لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکێتی قسە بکەم خاتۆ ئاڵا کۆنفرانسێکی هەواڵیتان کرد جارە مێ بەشێکی گشتی پێم بڵێ پشتی کورد لە یاساکەت چۆنە دواتر کێشەکان چین اینجا هەڵوێستی لایەنە کوردەکانە پێ بڵێ. سپاس بۆ جەناوت سڵاو بۆ بینەرانتان ئەوەی لە یاسای بوجە هاتووە لە ڕەشنووسەکە دیارە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدایە کە هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی خۆی لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ واتە بۆی وازح بین ئەمە نیە هەرێم خۆی بفرۆشێ و پارەکەی بدایە ئەقیام نەخێر حکوومەتی هەرێم رازی بووە کە مانگانە 250,000 بەرمیل نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە تا سۆمۆ بیفرۆشێت و لە بەرامبەری شایستەدارایەکانی خۆی وەرگێت کە موچە و بوجە و بەشەکانی ترە لە هەمان کاتە نیوەی داهاتە غیرە ناوخۆیەکان چکە هەر بەپێی یاسا داهاتی ئەفۆن غیرە نەوتی ناوخۆیەکان و سنوورەکان لە زۆربەی پارێزگاکان نیوەی ئەگەڕێتەوە بۆ پارێزگاکە و نیوەی تەسلیمی حکوومەتی فیدراڵەکرێت بەڵێ بە تەکید وەکو هەموو ساڵێک کۆمەڵێ مەوادی تر لە ناو قانونەکە هەیە کە تەسفەی حیساباتە قەرزەکانە ئەمانێ بەڵام ئەوەی لێرە گرنگە هەموو جارێکیش ئەبێتە ینی جێگای نقاش مەسلەی نەوتە کە خۆتان دەزانن 93 لە سەتی داهاتی عێراق اعتیمادی لەسەر نەوتە. کێشەی پشکی کورد چییە ینی منە بیستم لێرە و لەوەیە کە لایەنە شیعەکان ئەڵێن دەنگ بە پرۆژە یاساکە نادەین لەبەرەوەی پێشتر ئەزمونمان لەگەڵ هەرێمی کوردستان هەبووە پابەند نەبوونە بەو یاسایە ئەگەر جێگیریش بوو بێ یعنی ئێوە بۆ ئەمە چیتان کردووە وەکو لایەنە کوردیەکان و کوت لە کوردیەکان. من سپاسی ئەو پرسیارەتەکەم چکە ئەمە جەوهری کێشەکەیە ئەو نەبوونی متمانەیە لە نێوان حکوومەتی ناوەندی لە حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم نەتیجەی ئەوەیە کە زۆر جام اتیفاقانە کراوە تەنانەت لە 2019 بوجەکە ڕۆیشت وەم پەرلەمانی عێراق دەنگیدا بۆی کە لە بینی هەردوو لای اتیفاقرا بوو بەڵام حکوومەتی هەرێم التیزامی نەکرد بەو اتیفاقە و بە نەتیجەش موازنەکە بەو شێوە ینی حکوومەتی هەرێم تووشی کێشە بوو لە ساڵی ڕابردوو بۆ خۆتان نەزانن موازنە ئەسڵەن لە عێراقان نەبوونی ئەم متمانەیە وای کردووە پەرلەمانتارانی لایەنە سیاسیەکان و ئەوی جەناب تێڵی شیعە و ئەوانە ڕازی نابن بە 250,000 بەرمیل پێچێ داوای هەموو نەوتەکەکەن هەموو ئەو نەوتەی لە هەرێم هەیە و لە بەرامبەر ئەوەش حکوومەتی عێراقی هەموو تەکلیفەی دەرکردن و ناردنەکەی و قەرزەکان بگرێتە ئەستۆ دیارە ئەمە ئەوەی بیستمانە لای حکوومەتی هەرێمی کوردستان قابلی قبول نییە حکوومەت خۆشی ساحێبی قەرارە بۆیە لەم بینە دەوری ئێمە وەکو پەرلەمانتاران چێ ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە وەکو سەرکردایەتی ملتەزمین کەوا دیفاعەکەین لەو مادانی لە دەستور هاتووە و پێمان خۆشەوە تا دوا کات ئەڕۆین لەگەڵەوەی لایەنەکان قەناعەت پێ بکەین اتیفاقەکەی بینی بەغدا و هەرێم جێبەجێ بێ بەڵام مادام هەمومان هەستمان بەوە کردووە اتفاقی ڕەنگە لە ناو موازنە نەڕوات و لایەنەکان بە 250 رازی نەبن لەبەر ئەوەی سیقە و متمانە نیە ئەم ینی بەیان نامەی ئێمەی ئەمڕۆ و ئەم مؤتەمەری سەحوفیەمان لەسەر ئەمە بووە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین بۆی ئەم سیقەیە بگەڕێتەوە بۆ ئێمە بتوانین دیفاع لە اتفاقەکەی بکەین و بۆ ئەوەی کەوا ئەرزیەکی باش زمینە ساس بکەین سیقە بگەڕێتەوە نیازپاکی بنوێنن فەرموو لە ئێستاوە 250,000 بەرمیل نەوتەکە ڕۆژانە اتفاقکەن لەگەڵ بەغا و سۆمۆ ڕادستی سۆمۆی کەن چکە خۆتان قانونی موازنە لە یەکی یەکەوەیە تا ئەو کاتەی موازنە ئەڕوە لە هەمان کاتە کە داوا لە حکوومەتی هەرێمەکەین لە ئێستاوە دەستکا بە تەسلیمی 250کە داوامان لە بەغا کردووە ئەم مانگە دەست بک بەناردنی معاشی هەموو هەرێمی کوردستان و هەموو فەرمانبەرانی هەر سێ پارێزگاکە وەکو نیازپاکیەک واتە ئەم داوایەمان ئاراستەی هەردوو لایەن کردووە. داواکەی یەکێتی کافیە بۆ ئەوەی کە ئەو متمانەیە بگەڕێتەوە یان ئێوە چاوەڕوانی ئەوتانە کرد پارتیش وەکو فراکسیۆن گەورەترین فراکسیۆنی کورد لە پەرلەمان بێت لەگەڵ ئێوە و ئەم قسەیەتان گەیاندووە بە سەرکردایەتی کورد بۆ ئەوەی کە بێن ئەوان وەکو سیاسی لە دەرەوەی پەرلەمان کێشەکانی کورد لەسەر پرسی بوجە چارەسەر بکرێت. بەتەکید ئێمە داوامان لە خوشکبراکانمان کرد لە فراکسیۆنی پارتی و لە هاوپەیمانی هیواش کە ئێمە ئەم بۆچوونەمان هەیە پێمان خۆش بوو هەمومان بەیەکەوە دیفاع لەم بۆچوونە بکەین بەڵام بە نەتیجە ئێمە هەمومان ینی بۆچوونمان هەیە ڕای خۆمان هەیە ئەمە بۆکو ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕای سەرکردایەتی خۆمان ڕامان گەیاندەوە وەکو فراکسیۆنەکەشمان بۆ شتێکمان نەوتووە لە دەرەوەی ڕێککەوتنەکەی هەرێم کە خۆی لەگەڵ بەغدا کردوویەتی بەڵێ ئەم مەوزوعە
لایەنە سیاسی ما پێویستی بە هەماهەنگی زیاترە ینی ئەم مۆزوعی دابینکردنی بژێوی خەڵک دابینکردنی مەعاشی خەڵک یەکەم ئەولەویەتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەمە تەنها بە بەیاننامەیەک و بە داواکاریەک و نابێ کۆتایی بێ پێویستیمان بە ئیشی زیاترە بە هەماهەنگی زیاترە لە بینی هەموو فراکسیۆنەکان لە بەغدا حیزبە سیاسیەکان چونکە بەڕاستی ئێمە چیتر قوبوڵ ناکەین قوت و موچەی خەڵک ببێتە مزایداتی سیاسی ئاڵا تاڵەبانی وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی هەست ناکەن ئێوە بە تەنها کۆنفرانسەکەتان کرد ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی ئێوە کۆدەنگ نین لەسەر کۆی کێشەکانی بوجە و هەریەکە و ڕای جیاوازی لەسەر بابەتەکە ئاساییە ڕای جیاواز هەبێت لەسەر بوجە لەسەر هەر شتێکی کورد هین هەموو هەرێمی بەڵام بە نەتیجە ئەبێ هەمومان داکۆکی لەوە بکەین حکوومەتی هەرێم ئەو نەوتەیە کە خۆی ئیتیفاقی لەسەر کردووە ڕادستی بکە لە بەرامبەرش دەبێ حکوومەتی بەغدا شایستە دارایەکان و موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێ زمانەتتان داوە بەلایەنە شیعەکان ئێوە زمانی ئەوواکەن کە پابند بن بە نردنی 250,000 بەرمیل ڕۆژانە بە سۆمۆ ینی ئەم زمانەتت چۆن دابینێک ئەم زمانەتە دەبێ حکوومەتی هەرێم بیدا بەڵام حکوومەتی هەرێم ئەوەیە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئێمە با لە ئێستاوە تەسلیمیکە چکە ئەمە زمینە خۆشەکە و متمانە ئەگەڕێنێتەوە زۆر سپاس طبعا بەهار ئەوە قسەی ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بوو لەسەر کۆی کۆنفرانسە هەواڵێکە و لەسەر بۆچوونی فراکسیۆنی یەکێتی طبعا ئەمەوە بڵێم کە لە فراکسیۆنی پارتیش داوای لێکرا کە بەشداری کۆنفرانسەکە بێ بەڵام ئەوان بەشدار نەبوون